تەڵەی هەڵبژارنی پێشوەختە عێراق بەرەو کوێ دەبات؟ سوودانی هەڵبژارنی پێشوەختە هێنای ئایا هەمان شت دەیباتەوە یاخود میوانە ناوەختەکەی چوارچێوەی هەماهەنگی سەر ئێشەی زیاتر بۆ ماڵی شیعەکان دروست دەکات؟ ئایا سوودانی دەچێتە ژێر عەباکەی موقتەدا سەدر؟ لە نێو هەراوزەنای ناکۆکیەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی شیعەکان و دەرکەوتنەوەی موقتەدا سەدر لە مەیدانەکە دیسان باسی هەڵبژارنی پێشوەختە بۆ عێراق هاتۆتەوە بەرباس. بابەتەکە نوێ نییە و مانگی ڕابردوو بەشێک لە میدیاکان نیەتی شیعەکانیان بۆ هەڵبژارنی پێشوەختەی پەرلەمانی عێراق ئاشکرا کرد کە وەک دەوترێت هۆکارەکەشی ترسە لە بەهێزبوونی زیاتری سوودانی کە لە ئێستاوە کەوتۆتە خۆی و لیستی بۆ هەڵبژارنی پەرلەمانی داهاتووی عێراق ئامادە کردووە. پێشتر دەنگۆکان بە پەناوپەسێ و لە میدیاکان دەکرا، بەڵام عەدنان زورفی سەرکردە دیارەکەی شیعەکان بۆمبەکەی تەقاندەوە و لە لێدوانێکدا بە ئاشکرا وتی کە هەڵبژارنی پێشوەختە بۆ پەرلەمانی عێراق دەکرێت. زورفی کە یەکێک بوو لەوانەی چاوی لە کورسیەکەی سوودانیش بوو دەڵێت کۆتایی ئەم ساڵ یان سەرەتای ساڵی داهاتوو هەڵبژارنی پێشوەختە لە عێراق بەڕێوە دەچێت. بەپێی قسەی ئاژانسەکان نووری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ئەندازیاری پشت ئەو گەمەیەیە کە بەڕێوەیە. مالکی ترسی لەوە هەیە سوودانی زیاتر بەهێز بێت و لە هەڵبژارنی داهاتوو ژمارەیەکی زۆر کورسی بەدەست بهێنێت. لە ئێستاشەوە دەستی کردووە بە لێدوان لەسەر سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق و قسەکانیش ئاماژەی ئەوەیان لێ دەخوێنرێتەوە کە مالکی پشت دەکاتە سوودانی. هاوکات ئاژانسەکان دەڵێن مالکی ترسیشی هەیە لەوەی سەدر لا ڕێگەی سوودانیەوە بگەڕێتەوە گۆڕەپانەکە و دەرکەوتنی ئەم دوایانەی سەدر و دیدارەکەی لەگەڵ سیستانی بە دەستپێکی گەمە و شەڕە سیاسیەکەی مانگەکانی داهاتوو تێدەگات. هەر بۆیە مالکی بڕوای بە لایەنە شیعەکانی چوارچێوەی هەماهەنگی و بەشێکی لایەنە کوردیەکان هێناوە کە بۆ دووەم جار لەم خولەی پەرلەمان دەستکاری یاسای هەڵبژاردن بکرێتەوە. بەپێی زانیاریەکانی تیوار دەیانەوێت یاسای هەڵبژاردنەکان هاوشێوەی پێشتری لێ بکرێتەوە بۆ دابەشکردنی بازنەکان و هەر پارێزگایەک لە چەند بازنەیەک پێک بێت. نیەتەکەش ڕێگریە لە دەرچوونی کاندیدی نەیارەکان لە پێش هەمویانەوە محەممەد شیعە سوودانی. سوودانی دوای هەڵبژاردنە پێشوەختەکەی ساڵی 2021 هاتە پێشەوە. ئەویش دوای ڕێکنەکەوتنی لایەنە شیعەکان بوو لەسەر دیاریکردنی کەسێک لە لیستە براوەکان بۆ پۆستی سەرۆکوەزیران. بەڵام ئێستا شیعەکان دەیانەوێت سوودانی بە هەمان ڕێگای خۆیدا بڕواتەوە. ئاماژەکانیش دەڵێن پێ ناچێت بابەتەکە هەروە ئاسان بێت، چونکە بەپێی زانیاری لایەنە شیعەکان خۆشیان کێروی جەماوەری محەممەد شیعە سوودانی هەڵکشاوە و پرۆژەکانی ئاوەدانی لە بەغدا و پارێزگا شیعەنشینەکان وەک دەستکەوتە ئەندازیارەکەی سەرۆکوەزیران ناو دەبرێت و چاوەڕێ دەکرێت لە هەڵبژارنی داهاتوو سوودانی ببێتە ژمارەیەکی قورسی یاریەکە. ژمارەیە کە پێدەچێت کورسیەکی زۆری پەرلەمان ببات، بەڵام شوێن بە کورسیەکەی ئێستای لەق بکات.